پێشبڕکێی هزری ژنان. لە پێناو پێشخستنی هزری ژنان و توانافکریەکانی کچانی گەنج و خستنە بەر کێشمەکێشی نووسین و ڕۆژەفی ژنان، ستافی گۆڤاری تروسکا هەڵدەستێت بە ئەنجامدانی پێشبڕکەیەکی هزری بۆ دیاریکردنی بەهێزترین وتار کە لەلایەن ژنانەوە دەنووسرێت و لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی، سیاسی، هزری و هۆشیاری، تەنزی فکری تێهەڵکێش لە پرسەکانی ژنان. پێشبڕکێکە بە مەراسیمێک بەڕێوە دەچێت و خاوەنی بەهێزترین وتار بڕوانامەی باوەڕپێکراوی گۆڤاری تروسکیان پێدەبەخشرێت. مەرجەکان پێویستە بابەتی ئامادەکراو لە 700 وشە کەمتر نەبێت و لە 1000 وشە زیاتر نەبێت. بەشداربووان مەرجە کچان و ژنانی گەنج بن و تەمەنیان لە 35 ساڵ تێپەڕ نەکات. پێویستە ئەو بەرهەمەی ئامادە دەکرێت کۆپیکراو نەبێت و لە هیچ شوێنێک بڵاو نەکرابێتەوە. پێویستە بەشداربوو لەگەڵ بەرهەمەکەیدا کورتەیەک لە ژیانی بنێرێت. پێویستە هەتا 21/2021 بابەتەکان بگەێنرێتە دەست کۆمیتەی ئامادەکار لە ڕێگەی ئیمێڵی گۆڤاری تروسکا truskaژن@gmail.com، فەیسبووکی گۆڤاری تروسکا، واتساپ و تێلێگرام لەسەر ئەم ژمارەیە 0773 198 2920 ناوەندی گۆڤاری تروسکا.